هەموو کات چاوەڕوانی گەڕانەوەی ئەو بوو. نازانم بۆچی لە ئێوە داوا دەکەم کە من لە بناری کێوی ئانجلۆسدا بنێژن. دەمەوێت لە نزیکی ئەودا بم، بەڵام بە ئێوە حاڵتان قسەکانم مەبڕا کوڕم، دەرفەت کەمە. داخوازی دیکەم ئەمەیە کە ئێوەیش ڕێگاییم مێردەکەم و باقی خوداپەرستەکان کە لەم ڕێگادا گیانیان بەخت کرد درێژە پێ بدەن، دڵنیا بن کە سەرکەوتنی دوایی یاخوازان. ئیمپراتۆری مارکۆس ئۆرانیوس جێگریانتەش 20 ساڵی خایاند. لە سەردەمی حکوومەتی ئەودا گالوسی پیر کە زیاتر لە 100 ساڵ لە تەمەنی تێدەپەڕی لە خاشدرا. مەڵبەندی مارکۆس ئۆرانیوس هەرچەند لەلایەن ڕۆژهەڵات و ڕۆژاواوە دەکەونە بەرپەلامار، بەڵام هیچ کات لە سەرکوتکردنی خوداپەرستان غافڵ نەبوو. بەلە ناوچوونی ئیمپراتۆری مارکۆس کەمێت تەختی ئەوی داگیر کرد و ماوەیەک بەسەر ڕوومدا دەسەڵاتداری کرد. کاتێکە کەمێت لە ڕوومدا بەدەستی ئیمپراتورێکی دیکە کوژرا، ئەرکیمێدیش لە فیلادلفیادا لە حاڵی گیانکەنەشدا بوو. ئەو لە کاتی مردندا بە کوڕەکەی وەسیەتی کرد کە هەموو کات بیرەوەری باپیری شەهیدیان مەکسیمیلیان و باقیتر زیندوو ڕاگرن و لەسەر ڕێگای ئەوان پێداگەر بن و لەگەڵ بتپەرستاندا بربەرەکانێ بکەن. پاش کوژرانی کەمێت کاروباری ئیمپراتوری زۆر ئالۆز بوو و لەوەها بارودۆخێکی شڵاژاودا کوشت و بڕی خوداپەرستان لە بیر چووەوە. بەڵام هێور هێور قسە و باسی مەسیحیەکان دەگاتە نێو کۆڵان و باژێر و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی لایەنگرانی پێغەمبەری ناسری پەرەیساند. کلیساکان بە خێرایی زیاد و زیاتر بوونەوە، بەڵام بەداخەوە مبەلغینی مەسیحی بۆ ئەوەی بتوانن پەیڕەوانی زۆرتر کۆبکەنەوە لە بەرامبەری بیر و باوەڕە هەڵەکانی ڕوومیەکاندا ملیان دانەوەند و زۆرێ لە بیر و باوەڕەکانی ئەوانیان قبول کرد و هەڵەیەکی گەورە لە دینی مەسیحدا بەدی هات. خوداپەرستان
نزیک بە نیو سەدەیان بە ئارامشەوە تێپەڕ کرد تا ئەوەی کە تەختی پادشایی دەکەوێتە دەستی دەسیوس و دیسانەوە کوشت و بڕ و خوێن و ئاور و ئەشکەنجە هەموو جێگایەکدا دەکرێت. بەڵام دەسیوس 2 ساڵ زیاتر نامێنێ و بە دەستی ڤالێریان لەناو دەچێت. سەردەمی ڤالێریان یەکێک لە تاریکترین سەردەمەکانی مێژووی مەسیحیەتە. خوداپەرستانی زۆر لە بەردەم خوداکانی ئولەمدا قوربانی دەکرێن. بەڵام ئیمپراتوری ڤالێریانیش وەکو باقیتر هەتایی نابێ و شاپوری ساسانی سپایەکی بەهێز لە ئێراندا تەیار دەکات و بەرەو سنوورەکانی ڕووم پەلامار دەبات و شەڕی نێوان ڤالێریان و شاپور جارێکی دیکە خوداپەرستەکان لەبیر دەباتەوە. لەشکری ڕووم لە ئێرانیەکان تێک دەشکێ و ڤالێریان ئەبێتە دیلی شاپور. مردنی ڤالێریان ئارامشێکی دوور و درێژ بۆ خوداپەرستان بە دیاری دێنێ. دەم و دەستگای ئەوان تەنانەت زیاتر لە سەردەمی دەسیوس پەرە دەکرێت و کلیساکانی ڕووم دەسەڵاتی خۆیان پەرە پێ ئەدەن و مەقامی ئەعزەم بە لەقەبی پاپ واتە باب دیاری دەکرێت. ئیمپراتورەکان یەک بە دوای یەکدا دێن و دەڕۆن و خوداپەرستی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرە دەگرێت و لە ئاکامدا پاش 200 ساڵ دوای سەردەمی مەکسیمیلیان و یارەکانی ئیمپراتور کۆنستانتینیش دێتە سەردینی مەسیح و بەم چەشنە 3 سەدە پاش حەزرەتی عیسا عەلەیه السەلام تەواوی ئیمپراتوری ڕووم لە بەرامبەری ئاینی تازەدا سەردا دەنەوێنێ.